ڕاچیە لەسەر ئەوانەی بە ناوی خۆپیشاندانەوە هێرش دەکەنە سەردەم و دەستگا حکومی و حیزبیەکان. هەموو خەڵکێک و هەموو هاوڵاتیەکی مافی خۆی هەیە خۆپیشاندانی بدە باس بەڕێگای سلمی و بەڕێگای دیموقراتی، بەڵام دوور لە توندرێژی و کوشتن و خۆنڕژاندن و سووتاندنی بارەگای حزبی و مؤسساتی حکومی و دوور لەو مەشاکلانە و دوور لەو خوێنڕژاندنانە لەسەر شەقامی کورد. سوتاندنی قایم قام و بارەگای حکومی، سوتاندنی بارەگای حەزب کارێکی ناڕەوایە. خۆپیشاندانیش لە هەمان کاتدا خۆپیشاندانیش کاری ڕەوایە. تۆ لە ڕێگای خۆپیشاندانەوە دەنگی خۆت بەرز دەکەیەوە، دارە لە حکومت لەلایەنی پەیوەندیدار دەکەی، ئەوەی مەرامتە بۆتی بکەن، نەک تۆ لە ڕێگای خۆپیشاندانەوە دەستانێک هەبێن خۆپیشاندانەکە بەلایەکی تردا بن هێرش بکەنە سەر بارەگای حەزب یا هێرش بکەنە سەر بینای حکوومەت. ئەنجامەکەشماندی کوڕی فەقیر، کەسانێک کە شەهید بوون زۆر زۆر بەداخەوە کە هێشتا تەمەنیان نەگەیشت بە تەمەنی 18 ساڵ. بۆ دژمن ئەوە فرسەتە کە ئێوە ون دەردەچن بۆ خۆپیشاندان بەو شێوەی بەو ڕەنگەی باوەریتان هەبی دژمن ئەو تشتەی زۆر فرسەکی دبینی کە دووجار دووبارە نابیت، توجار دووبارە نابێت قەت. طبعا خۆپیشاندان شتێکی ئەگەر بە سلمی بی بە ئاشتی بی شتێکی باشە، مطالبەی بە حقوقی خۆی بکاتن، بەس ئەگەر بووتەوە تێکدان دەستگای حکومی ئەو مەقەڕی حزبی شتێکی زۆر ناخۆشە و غەڵەتە، غێر حەزاریان حەزارەتی نییە. شتی دووەم لێرە هەیە ئەجندەی مەخفی سیاسی لە دوو ئەو تێکدانە. ئەگەر ئەو شتانە نەبیتن ئینسان مەجبوور نییە بەو شێوەک بێتەوە تێکدان و سوتاندن ئەو مەقەڕاتە لە کوردستان بیتن. شتەکی ناخۆشە دژی هەمومانە.